بۆ نمونێ بۆ نمونە ئەو جایی کە تۆی بینی ئەوە بە ناوی ئەرتیمیزیایە ئەمە کاتی خۆی مامەی سوودانی نردوێتی کە سەحراکانی جنوب بکە بەوە کیلۆی بە $8,000 ئەوە نەخۆشی پرۆستات نایەڵێ شەکرە نایەڵێ بەرجی گوچیلە نایەڵێ کەواتە ئەیانوی سەحراکان بکەن بەوە ئەگەر سێرێ بکەی ئەوە هەمووی ئەوەیە سەوز بوو ئەوە هەمووی ئەوەیە سەوز بوو کەواتە هەر بەمەش ئەتوانین ئێمە کوردستان سەوزکەین و لە سەحراکانای سەوزیکەین و لە مەولاش پێویستمان بە دەرمانی پرۆستات نەبێ بۆ خەسخانەی هیواونانەکەنی هەمیشە باسم کردو کە بتوانین هەر لەو جایە باشانی ئاستی کوالیتی بەرهەمەکان ئەتوانین خەڵکێکی زۆر ئەتوانێ ئەرتیمیزیان لێ بدا لە تۆڕی کۆمەڵایەتی بزانێت چ سوودیە بزانە پارچەیە حەبیبە $30 تا $100 کەواتە ئێمە توانین لە هەرێمە ئەو دەشتانەی کە شیان نییە یا ڕووتەڵن توانین هەر بەم جایە سەوزیکەین وەکو چۆنە لەمەوە 3 ساڵە من هەر خۆی سەوزە بێتەوە ئەوە چۆتە ناو قامی شەکرەکەشم ئابی بینە ئەمە ناو قامی شەکرەکە سەوز بۆتەوە